كرمولو عزيزي صدري باخرة غرقبوها بابا كو عجزنا دیسان لە گوندی وابرا بوویتەوە مارە شێرۆی دیسان لێمان قیت بووینەوە دەڵێن بابی مەتان کوشتێ و داوای خۆمان دەکەن بابا دي حقيقة ورنك سياسة حقم ده قیان وەگر بە سییانێ بکەینەوە أنا صار لا تشارم ده سان صاروا يبير دي سان بركة شارم ده كله بس خد ئەوانە سنە ئەوانە كله أب خد تسايق كابلا كله من دستم بردوه يعني خول ده باري تلاتيرم ده عجوز بابي الشركة تبني parça uğraşım şeşe dupan semavu ئەوزە بلێسی بابا داوای ژنەش دەکەن لەبۆ برا شێتەکەیان داوای چێ دەکەن داوای شەونمی کچە تاقانەکەم ئارێ وەڵڵا نابێ قسەیە زعل گیان زعل کوی زعل بسم الله الرحمن الرحيم زعل زعل ولو كلام بابا ولو كلام هاك مش هازن قزور همش كل ده وارد مش زنگ زوری بینه گفتم دا خود چیه و چی وام زنگ لگد جنو من کان رویش دیسان چه لمر اگر با پیدریم زع اوابا تمام جن لو بینم جن سیا جن قوي دخلته قهوة والله قهوة خوشة والله كل ده كل مرة اگر دا وشي باب برحمد بيان كما بها دقوا مش اولادهم هي جاب قلا اوا وقت خوش شمو بتنكتري لباب ميدا باني كردو بتايا وركز ملي لينا ابو وبي بزواني بك تعارض او هلا او زامن استا لباق خيني بابم دمي شي شكيله بستيني من بوتو تسدري بقمان لا حول ولا قوه الا بالله كل قمان سدات برق مشكت كو مال خراب اتو لو مازد قصو شت شولانا نايني بجي من بكا هذا شي وند زوانا وقرانينيا همدني بقرش شي زوان بدزناكي انا والله راسي ها غزا دا الشيء والله هذا ما بيدبرم او بتماما دعاء عزي احمدي ببينم بيدرم بستمر الشموي تيبغينيتن بيتن اما شي كمان ديتن لبوت زعي اجرنا خدا اجايليه تخرب بيندكم باشا قباين دبا بس داودتي قباين دبا دوتي خبون لا خوش ندير کەس ئیمانی بە قەزا و قەدەری ژنە مایە چەند ساڵە ڕووداوە گڕوویدایە تازە بە تازە شێت و شوورێک داوای من دەکا خوایە گیان لۆ ئەمن ببمە قوربانی خوایە دایتمە دەست و خوایە گیان يا اخوان بخير يشمو ولو ابزري لو ابزري كو بسم لابين سبوا ديسان خراپم سبب باردنا يا پارە چێ اي سدير مالی شوێنێ وازمان لێ ناینن يا الله خير شيري مو ترى ميزان وازمان لێ ناینن اي سيدي بيتن سوڵحمان نەکرد بۆ خۆ نایەتە بیرت برهم بخوم كردم کە بابم کردە هەنجیر پارەم کردەوە بەێ واز سوڵحمان نەکرد با پارەمان نەدا با دوو چار سوڵحمان کرد ئێستا وازمان لێ ناینن ئێستا چی دەوێت کچەکەمیان دەوێ الله خير خويا ئەوە بابایە کچەکەمیان دەوێ جارە لۆ خۆڕۆشتێتەکەیان ئەو زە تێگەیشتم تێگەیشت ئێستا باش ئەوەش بۆ حەل دەکەم وەسەکەیان ئاڵۆز کردیان نانە ئاڵۆز نێ کوڕی من حەلکە حەل دەکەم گەورەی گوندینیە باش حەلکە ئێ بەسەر هەردوو چاوم حەل دەکەم بەس تەحملێکی بکە هەتا شێرەی دەبین بزانم چی دەفەرمی ئەو والله حەلەکەی چەند قازوم لیشکەی لە گوندێ پان دەکەمەوە دەراوەسە کوڕم بە خیری دەڕێژم باشە کوڕم بە تەفاهم ئەمە لە سوڵحەکەی لەگەڵ بوومە دەزانم کو بووە دەمزانم چیان دەوێت دوای لەگەری قسە بکە باش ماستا و تەنیە بمەندەیە باوەزێنی پێم کە دێڵە ماستا بینە بڕک مرچە مرچی بکەم دای کوڕم قادر ماستا بینی قادر مولود بڕوا بکەم هیچ درم بەو گوندەی خۆش نەمایە دیسان مشکلەی مارێ شێرە و شەمووی هەری دایتەوە کاتی خۆی بەبیرت دێ شەمۆ بە تەلەکتەری بابی شێرۆی پان کردەوە سولوعیان کرد بەس پارەیان کەم دانێ ئێستا کەش دەبا شەمۆ پیاوی خوشکەکەی خۆی بداتە برای شێروی شێرۆ پیاوەکی چاکە کوڕێکی چاکە لەو گوندەی هەموو گوند خۆشیان دەوێت ئێوزە شێ چیە خۆشێ چیە دەبا خوشکەی خۆی بداتێ ئاخر دەبی چا دەبتەوە السلام عليكم سرتاو حاجی جان بخير بي شنو جانسوني ساود بازكم باشي ممنون حياتك أخبارك والله زور باش من اخويا بزياد ياتوكوي براكت وزعاه والله زعاء خوالي والله يتبارك الحمد لله دبر حاجي حاجي بروابتنا بديدان شو لا تساوي والله قال لي زوج ولا ملتين لمن حتى وابلت عاد اسمه اتو لزياد ريح حاجي احمد لزي بابو ابو اجداد اشط ما بيلقصك انت شيء كان بابي رحمتي الروحي خداع عفوي كان وخاتم القران كان جوز الصلح ملونا كردي
بەسە مەگەر یا عیبە گەورەی تەواوی زگم بۆ خۆم دۆستە هێتیمی زۆر ناخۆش کاکە هەمومان هێتیمین هەمومان دەمرین کاکیمی ژێو دەمە نێشکت بکەوە بە سەردێنم سپیەوە 10 جار بێمە مارت دووجار سوڵحم لۆت کرد حەقت وەرنەگرت یا ڕەبی خوایە کوڕی قیسێکی بی بەجاری دووەم تەوامان نەکرد زارەکەیت کرد هیچی ترم ئەی تەوا کوڕم حەقی خۆت وەرنەگرت ڕازی نەبووی ئەیدا بەسە کوڕم ئەوە سێ و پیتەنە دیسانی سەری هەردایتەوە حاجی ژیان کاچی خۆم ئەمە داوای زیادم نەکردی ئەم داوای خیلی بابی خۆم کردیە بڕوا دەکەی ئەو برایە نازدارێ من قوربە سەرێ ئەمە سێمان جارێک دەبی 3 دەرسی لێدەوە باش فایدا ئەوی سادە بیتە بەس قیسەگەها ڕەحمەت لە دەردا هەبیتە سەر برنکە خوای ببینە بەسە بەس ئەتوو ئەمە لە گوندی دەڵێم کابرایەکی زۆر تێگەیتە شێرۆ بەهەم ئاگام لێیە کوڕە بە خودای شێرۆ عادزمە بە عەقلت چوتەوە سەر منداریەتوو حاجی ژیان و باسیستەکەی کاچ خۆم دوای ئەمە چمان هەیە لەگە ماریوانە ئەوان وەختی خۆی بابی منیان کوژدیا ئەمەش داوای خینی بابی خۆم دەکەم بڕواکە قەڵی خۆش نابوو ئەی کاکە حرامە کاچی خۆم دوو جار سوڵحم لۆت کردیە بە قوربانت دەم کاکە دەڵێن هەتا 3 جار حەڵاڵە یەکەم و دووەم و سێم حەڵاڵە نەخێر وەنیە لە ئیسلام داشتی وانیە بە قوربانت بم بابەکەم ئەمڕ دێنم سپێ مامیتونی مادی ئێ کاکە خۆم دعایبارم نەکردیە کورە عیبە ئاخڵ بە کورە ها شێرە با پێت برێم 100 جاریت کەس دەجوم بنێریەوە بچم سوڵح لۆ بکەم ئەوش تەواو دەبێتە حاجی ژیان ئەمە دعای پارەم نەکردیە ئەی داوەت کردیە گوتێ مامە جارە پارەم نایەت چکە حرامە بە شەمە چیژەکەی خۆی بداتە جعیبرا باش بە وجدانت تو شەرەفت ئەو ئیشەرەت و قەما بایە ئەتوو درێت دەها کیژی خۆت بدێ ئەو کابراشێتەی کورە ناوڵە هەردوو چاوی شکۆرە بەیانم دەدێ ونیە بەرە وەڵڵا خۆ ویژدان قبول دەکەم ئەو کیژە ناسک و نازدارە کورە گوناحە کورە تو زۆر تێگەیشتی و عاقلی کورە کوڕم بە قسەی من کەڕ دێنم سپیە بەسە کورە شێرە بکە لە ڕاهی خوای هاتی مەمارەکە درم مەشکێنە بەسە کوڕی من بەسە کورە دەگفتەکەم بدێ برێت تۆبە و خلاص و خلاص وڵایەوە باشە بابی من حاجی ژیان جان وەڵاهی قسەکەی تو هەبیتەوە بەسە کاکی بە کاکە چت دەوێت ئەمن لە خزمەتتدا حاجی ژیان قسەت تێ برێ وەڵاهی هیچم نایە ئەی وعدی پیاوانشی دەدەمێ ئێستا بۆ خۆم دەستەوە کەماری شەمۆی دەستی لەمەی دەکەم ماچیش دەکەم والله عازی ئەگە جارش کە جێ لەم بۆ ئەمر باسی ئەو مۆزوعی بکەم بەعەت خۆ لەم مەگەرەوە چی خراپ شە پێم بکە والله هیچ ناپیاو گەورە ماسەکە قوربان دەم رابي بابا كره بس عيبه كره اخوي قوري ببينان كره من هلوشي بيام قلت حتى امامي خلا خزمه دايا ممنون بتزارج كبتساق بخراب باسي اوشتي مكان باش حاج باش بابي من باش قربان حاج ادخل بسيساج قرباني شو ما داوا بيا اخو قربان قالك ممنون بس دسي قولت دايما دسم استا والله ايوه باش ما داوا يا اخو سر هردو تساوم حاج سر هردو تساوم ئەمە سوندی دەخۆم ئەو برایە شێرۆ شێت نیە لە بۆ ژنی وەرەکە والله شێتە و گوناح ئەو کتە جوانە بدرێ بۆ شێت شاب بەرێ عازی بەرێ شاب كوي کوی باشە عازی احوالك كوي سلامت بیاڕەبی شاب دريم دنگو باسي اوایته پێ بەتەما بوو لە تو بپرسمە تو برا گەورەی گوندی و گوتم زانام دەنگ و باسی ئاوایی چێ نەتزانیا نا بس دیسان فتنە ڕوویدایە فتنتي مارێ شەمە و مارێ شێرە تێک ژیر بووینە دیسان لو شێرۆ حەقی داوای چیژەکەی شەمۆی دەکا لۆی لە برایەکەی مارە بکات شيشك شموي ئا كره عيبه بس ويدعانا كره بس اسمارت بباش مقري ئێ خێر لەوەیدایە برام خێر لەوەیدایە ئەوەی شێرۆ لۆ من دەکا بابی خۆم و ئەتو لۆ من ناکەن ئەمە خێر لەوەیدایە شێرۆ یارمەتیم دەدا ئێ مارێ شەمۆیەکی زووە چانە هەی مارت کاول نەبی بایاتی لە ماری خۆیان تێرناریان نەخواردێ ئێدە با چیژەکەی شەمۆی بدەنە برای شێروی چ بووە يعني قال لك كيف يا ئۆ سەرچۆپی دەگرم كره عيبه بس كره اسمارت بباش مقري هي فتنتي كره بس هي عمرت نمينه بۆ خوای درم بەوەی خۆشە ڕۆژێک لە ڕۆژان چیژەکەی شەمۆی لە برای شێروی مارەکەی دابا خوای خواتي دكا بو تاوني خود نايبيني اگر حاجي احمد بم نايبينم تبردك برا گەورەی گوندیە و ئاگای لە وەزعی گوندی نییە السلام عليكم صدق بابا شير شربت شمس مكور شێرۆ لا كلام بروجوريا دابای دی وڵۆرە صدق يا كاكا سلم بدل ليش ما بينا بروشي شەمە گیان بڕک سەبر تەبیان من لە بۆ شەڕایەتیمە نە لە بۆ هەراشاتی شما الصلح ما نكرت بارا ما ندى قصا وقدر نبو صدق کاچ خۆم هاتیمە یەک ماچم بدێ يك مات ئەرە بەخوای حلبو هەموو شتێک حەل بوو والله بياوي چاوت ماز